السلام عليكم ورحمة الله وبركاته. ومدوارين لپروردگار حاجي كان من قبول بكا بسلامتي وعبادته بكنو بسلامتيش بقرينوا وخواي قورا أمد الروجة فيروزك برو رومان ديو إيمش برو روي دچين بكاتماي خير بهمولايك من وبتوانين عبادتي كي زياتر لم روجانا بكين بخاطرنا وجوانكاني إيمان داراني بريز معلومي جنابتانا دوشەمەی کە دێتەوە دەکاتە یەکی حاجیان ئەم ڕۆژانەش گەورەیە لای خوای پەروەردگار چکە لە قورئاندا ئەم ڕۆژانە ئەو ڕۆژانەیە کە خوا سوێنی پێخوا و لە سونەتیشدا سونەتی مبارەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو ڕۆژانەیە هیچ ڕۆژێک نییە بگێتە ئاستی ئەم ڕۆژانەی کە دێت کە نۆمیانی حاجیانی پێ دەڵێن ئەبێ ئینسانی مسلمان ئاگادار بێ و بزانێ ئەو ڕۆژانە هەروە بە سادەیی بەسەریا تێپەڕ نەبێ. ئەگە قورئان لاپەڕەکانی هەڵدەینەوە بیدایی سوورەتی فەجر وەرگرین خوای پەروەردگار سوێنە خوا وەلفەجر پاشان واتە بەربەیان و پاشانش خوای پەروەردگار سوێنە خوا وەلەیالین عەشر واتە هەر دە ڕۆژەکە ئەگرێتەوە تا ڕۆژی جەژن جەماهیر و عولەمای مفەسسیرین ئەفەرمن وەلەیالین عەشر ئەمە بابەتێکی عامە واتە هەر دە ڕۆژەکە هەمووی دەگرێتەوە چونکە ئێمە دوو بابەتمانە ئیمانداران لەم دە ڕۆژە ئەم ئایەتە دەربارەی هەر دە ڕۆژەکەیە بەڵام لە ناو دە ڕۆژەکەشدا کار و کرداری گەورەتر هەیە. یەکێ لەوانە بۆ نمونە قۆچە هەرە لە زمنی دە ڕۆژەکەدا، یەکێ لەوانە بۆ نمونە ڕۆژوگرتنە، یەکێ لەوانە زکرکردنە، ئیتر سایر ئەعمالەکانی تر بە تایبەتی چەند عیبادەتێ زەق کراوەتەوە لەم ڕۆژانەدا. یەکێ لەوانە ڕۆژوو ئیمانداران بە تایبەتی ڕۆژی عەرەفە چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ساڵێکی پێشت ساڵێکی پاشت خوا لە گوناحت خۆشە بێگە ڕۆژی عەرەفە بە ڕۆژوو بی. ئەمە بۆ ئەوانەی کە سحەتیان بە قسەیان ناکا و ناتوانن ئەم دە ڕۆژە بگرن، بەڵام ئەگەر ئەتوانی لەم دە ڕۆژەدا ڕۆژ و تیر بگری هەوڵدا لەم دە ڕۆژە ڕۆژێ دوو ڕۆژتە بە گوێرەی توانای خۆت کە ڕۆژەکان بگری خێر و پاداشتی گەورەترە. بەڵام سەرەکی لە ڕۆژوو ئەوەیە کە تۆ وریا بە عەرەفە لەدەست نەچێت. ئەگە هەر ناتوانی ئیمانداران ئینەمە الأعمال بالنیات خەڵکێ نەخۆشە ناتوانێت بەیانی هەڵسە ڕۆژوو بگرە بۆ سەعاتێک، ئەگەر بۆ نیو سەعات، ئەگە بۆ چارەکێ بڵێ خوایە ئەوە نەتاقەتەمە بۆ ڕۆژوو بگرم، حەزەکەم دڵم پێوەیەتی بگرم بەڵام جەستەم دەرفەت نادا، تۆش و توتە ئەزیەتی خۆتان مەدەن بۆی خوای گەورە بۆت بنووسێ. ئیمانداران ئەمە کە تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلمش ئاماژەی پێدەکا بە ئەمە بۆمان ما من عملین ئەفەرمێ واتە هیچ ڕۆژ لەو ڕۆژەدا هیچ کارێک کردارێک نییە ئینسان کە بیکا گەورە بێ لای خوا. وتیانەی پێغەمبەری خوا چی شتێکەیە لە ناو ئیسلامە؟ سەحابە وتیان ئەی پێغەمبەری خوا دەربچی بۆ غەزا لە پێناوی خوایە، خۆت ماڵت مناڵت گشتی بڕۆی نەیتەوە ئیلا ئەمە نەبێ ئەنایەکێ بۆ غەزاش دەرچێن ناگەیتە پلەپایی ئەم دە ڕۆژە کە خەیر و چاکە و باشەی تیاک. کەواتە ئەمە قورئان و سونەت چیمان پێڵە ئیمانداران؟ کەواتە ئەم دە ڕۆژە دەستکەوتە لە هەموو چاکەکان تایە کۆ دەبێتەوە، چی بە قسەیەکی چاک بە زیکرێکی جوان هەتا ڕۆژوەکەی هەتا هەموو چاکەکانی تر کە ئەڕوا ئیماندارانی خۆشەویست. أمجا أفرمي ابن رجب أفرمي السعيد من اغتنم موسم الشهور والأيام والساعات. سعادة بختور كيه أو كسيا كأو كاتانا ساعات كان وأو مانغي كلا إخوة قورية والساعات كاني والروج كاني والشو كاني بايخي بيبدا شكال القرآن دهاتوا في الذكر لشي روجكا في أيام معلومات. علماء فرمونا معلومات يعني دياري كراو كما دياري كراوة وليالي
والفجر وليال عشر. ئەمە تا قورآن دیاری کردو بۆمان کەواتە ئێمەی مسلمان ئێمەی ئیماندار بتوانین لەم ڕۆژانەدا ئەوەی کە لە توانامان هەیە ئەوەی ئەتوانین ئەوەی دەریکەن بە ڕوحی بە جەستەیی یان بە مادی یان بە معنەوی ئینسان بتوانێت لەم دە ڕۆژەدا ئیشی چاک و باش بکاو ئەنجام بدا چونکە خێری لای خوای پەروەردگار زۆر زۆرە. ابن ڕەجەب ئەفەرمێت ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت ئەم حەدیسەی ابن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ئەفەرمێ خێری گەورەترە یەکێ بچێ بۆ غەزاش کە لەوە گەورەترە. ئەم پیاوە بەڕێزە ئەفەرمێ لە شەرحیدا ئەفەرمێ ئەوەمان بۆ ئەگەیەنێ ئەم دە ڕۆژە لە هەموو ڕۆژەکانی تر گەورەترە کردەوەی ئەم دە ڕۆژە چەند قات ڕۆژەکانی ترە چەند قاتە یعنی ئەگەر تۆ سوبحان الله بکەی ئاسایی نییە وەک ڕۆژەکانی تر. بۆی عولەمایان فەرموویانە تەواوی ساڵەکە کۆ بکەیتەوە هیچ ڕۆژێکی ناگەیێتە وەک ڕۆژ کە بەم دە ڕۆژانە کە گەورە بێ لای خوا کار و کردارشی تیا گەورەیە. ئەم پیاوە بەڕێزە لە شەرحی ئەو حەدیسە داوا ئەفەرمێ گەورەیە و ئینسان دەستی پێوە بگرێ بۆی کردەوەی چاکە بکەوە باشەش بکاتیایە. یەکێ لەوانە ئیمانداران ڕۆژوو گرترە ئینسان بتوانێت ڕۆژوو بگرێ ئەگە عەرەفە بێ غەیری عەرەفەش بێ ئەتوانێت پێغەمبەری خوا ئەفەرمێ معلومی جەنابتانە ڕۆژوو بۆ خوای گەورەش خۆی پاداشتی ئەداتەوە. دووەمیان زکرکردنە ئیمانداران یادی خوای پەروەردگار هەر لە دووشەمەوە کە یەکەم ڕۆژی حاجیانەوە تەهلیلە و تەسبیحە و تەکبیرە دەست پێیەکە ئیمانداران. ئێمە زۆر جار غەڵەت تێگەیشتوین وازانین کە زکرکردن لەو ڕۆژانەدا لە یەک ئەسڵەکە ئەوەیە لە بەیانی بۆ نمونە لە فەجری عەرەفەوە دەست پێیەکە. بەڵام ئەمانە بۆ کێیە؟ ئەمە زیاتر بۆ ئەو کەسانی کە لە حەجن سەرەکەی تەکبیرات وەکەن. ئێمە لە یەکەم ڕۆژە ئەتوانین زکرکەین ئیمانداران. بەداخەوە ئەمڕۆ هەندێک شتمان لێ کراوەتە بیدعەش نییە سەریان لەو خەڵکە داماوە تێکداوە خواوە بگرێوا سەری لێ تێکەدا هەر کێیە زۆر شتیان کردیان تە قومبەلەیەک ئەم بیدعە بووەتە قومبەلەیەک دەسەوەی بۆ وەرچێژە بیدعەیە نەیکەی واش نییە ئیمانداران واش نییە یەکجا. ئێستا ئەو زکرانەی کە دوای نوێژ سێ حەدیسە ئەگەر ئێمە کەمێ دەنگ بەرزکەینەوە لە زکرا گشتێژێ مامەسا بیدعەیەکە دەبڕۆ بۆ حەدیث دەبڕۆ بخوێنەوە عمدەت الأحکام دەرکە بزان چەند حەدیثی هاتووە بزان عولەمایان بەدەنگ نزم کردیانیان بەرز. سەحابە فەرمێ بە چی ئازانیمانە نوێشتاوە بووە بە زکر خۆشگە ئەو کاتە سەماعان نەبووە ئیمانداران هەر دەنگ بۆ دەنگ واتە هاتەتە ناو مزگەوتەکە ئەگە چۆن نەیزانی نوێشتەوە بووە بە چی زانێتی بە کپی یان بە دەنگ بەرزی بە دەنگ بەرزی. ئەی ئیمڕۆگە بیکەی ئەوەی کە نەهەرا هەڵا لێت مامۆستا بیدعە چییە و وەکل بیدعەتین ضەلالە وەکل ضەلالەتین فی النار. ئیتر تۆ نێرێ بۆ ئاگری دۆزەخ و خۆی لە باشتایە وازانیان باشت و جەهەنەمە بەدەستی کاکەمەوە یان بەدەستی ئەوەکەی ترەوە بەدەستی ئەم مامۆسایە و بەدەستی ئەم مەلایە یا بەدەستی ئەم شێخێ کردیان لە قومبەلەیەک ئەیتەقێنەوە هەرچی بێ بیدعەیە نەیکەی ئامان. تۆ بڕۆسیە سەحابە کە چۆن لە مینا زیکریان کردووە لە بازار بیستویانە ئەهلی بە ئەهلی مزگەوت گوێیان لێ بووە کردویانە لە خلافەتی عومەری عەبدولعەزیز خۆی لە ناو مزگەوت تا کردێتی خەلیفەیە پیاوەکان کردویانە و ژنەکانش لە دوایە کردویانە. ئەم قسانە گشتی لە کتابایە ئیماندارن من لە خۆمە نایکەم گشتی لە کتابایە گشتی فەرمایشتی لەسەرایە. بەڵام ئەمڕۆ سێرەکەی خەڵکێکە عینادیشەکە چکە لە بەرێ عیلمی نییە زۆر بڕۆی لەگەڵا لێ قسەی ناخۆشش بکە تێکشی بدا نازانێت چونکە بێ بە گوێرەی عەقڵی لەگەڵا تەسەڕوف بکەی چکە عەقڵی هەرەوە نەخوێنێتەوە بێ ئەوەنش لەگەڵیابی. بۆیە ئیمانداران دنیا ئەم ئیسلامە زۆر گەورەیە زۆر ڕەحمەتە زۆر میهرەبانە چونکە ئینسانی مسلمان ئەبێ وریابێ هەموو شتێ مەکەینە حەرام لەو خەڵکە هەموو شتێ نەکەینە خەدەغە لەو خەڵکە والله خوایە خەمانەگرێ واللهی هەرکێ بەناو خواوە قسەکە لە قیامەتە خوایە خێگرێ والله پێغەمبەری خێگرێ. خۆ ئاسانە بێژی حەرامە بۆ ئاسانە بێژی حەڵاڵە بۆ ئاسانە بێژی بیدعەچیە بۆ ئاسانە بێژی ضاڵە و گومڕایە و خراپەکارە والله ئەم قسانە ئەبێ شایەتە لەسەر زبانت و زبانە شایەتیش بۆدا لە قیامەتەوە و لە قیامەت ئەبێ یان ئەبێ بەرامبەر خوای پەروەردگار ڕاوەستی و خوا پێت ئەڵێ بەناو منۆ قسەت کرد بۆ واتوت بەنە پێغەمبەر یەخەتە گرێڵە چۆن بەناو منۆ قسەکەی
ئیمانداران ئەم قسانە ئاسان نییە. لە قورئاندا هەندێک شتێ خوای گەورە باسی نەکردووە. نەعوذ بالله خوا لە فکرێ چێ؟ ئیمانداران بۆ باسی نەکردووە. بۆ ڕەحمەتەکەی گەورەیە هێلاوێتی. پێغەمبەری خوا هەندێک شتێ قسەی تیا نەکردووە. بۆ نەیکردووە ئیمانداران؟ چونکە پێغەمبەر هەموو شتێکی بکردایەوە واجب لەسەر ئێمە شانمان قورس بوو هەڵی ناگرت. بەڵام ئەوڕۆ پێغەمبەر نەیکردا، پێغەمبەر نەیکردا. ئەی کورە کاکە ئەگە پێغەمبەر بیکردا ئەمە ئیسلام هەڵ ناگیریا بە من و تۆ. ئەمە هەمووی بکردایە هەڵ ناگیریا. ئەو نازانێ وا ئەزانێ هەموو شتێ پێغەمبەر بیکردە گەرەی بیکام. هەندێک تایبەتمەندی پێغەمبەرەیە بۆ ئیمانداران هەموو شتێ نەکەینە غەیرە دین. دینەکەمان وا بچووکەینەوە چوار کاتی سادە جەستەی بلا ڕوح ستە دێن نوێژێکەکەین هیچ شەوق و زەوق لە نوێژ نابینین. ئیمانداران ئەیبیننیەوە هیچ نەماوە. چوار ڕکات سادە ئەبێ زوو تەواو بێ، ئەبێ پەلە بکەی، جومعە ئەبێ پەلە بکەی، هەموو عیبادەتەکانتر ئەبێ هەموو پەلەکەی هیچ شتیان نییە. کسێرەکەی ئیسفادەیەکی واش لێ ناکەین. کەواتە ئیمانداران ئەم ئیسلامە زۆر دەرگای هەیە واڵایە تا قیامەت. ئێمە هەمووی دانەخەین لەسەر خۆمان لەسەر خەڵکی. أفرمي ابن عمر أبو هريرة يخرجان إلى السوق في أيام التشريق يعني في أيام العشر أفرمي يكبرون الناس يكبرون والناس يكبرون معه. تكبيرات يعني كلنا بازار وأوانش بدوي أنا نوت كتكبيران أنا كت. وأفرمي يكبر في قبة الميمنة فيسمع أهل المسجد فيكبرون ويكبر أهل الأسواق حتى أتاكو تايك تكبيرات يعني كذا معناه مهم. کەواتە ئیماندارانی خۆشەویست مسلمانانی بەڕێز ئەبێ ئینسانی مسلمان ئەم دینە زۆر گەورەیە ڕەحمەتی زۆر زۆرە بەڵام ئێمە بینە سەبەبێک زۆر جار ڕەحمەتەکان خۆمان دایەخین بەداخەوە وای لێتێ سێرەکەی دینەکەی ئەو پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام کورتەکەینەوە خاڵێکی تریماندان قورئان خوێندن و کردەوە چاکەکان حەجکردن و شەو نوێژی و ذەبح سەربڕین لە پێناوی خوادا ئەم کردەوە جوانانە ئەنجام بدەین وذكركردن صلوات لسر پیغمبری خوا علیه الصلاة والسلام و او ارکات جوانانەی کە لە حەجا دانراوە هەمووی بۆی ذکری خوای پەروەردگار ناوی خوا بەرز بێتەوە کە پێمان ئەڵێ و یەکێکی تر لەوانە ئیمانداران کە ئینسان بیکە یادی خوای پەروەردگارە ئینسان هەتا بتوانێ زبانی پاراوکە بە ذکری خوا بە ذکری خوای پەروەردگار ماڵێک کە ذکری خوای تایە و ماڵێک کە تیای نییە وەک ژیان و مردنە زبانێک کە تەڕە بە ذکری خوا زۆر جیاوازە لەگەڵ زبانێکە کە تەڕ نییە بە ذکر و یادی خوا ئەمڕۆ ئەتوانی ذکری خوا بکەی زۆر بیکە بۆ حاڵەتێک کە ناتوانی یادی خوا بکەی ها ئەو کاتەی ئاخر هەناسەی دنیاتە دنیا بەجێلی ذکرەکان لەسەر زبانت قورسە ئەگەر ئێستا کە دەتوانی و ذکری زۆر بکەی ئێستا بیکە بۆ ئەو ڕۆژە یان بە ڕۆژی قیامەت بۆی فریاد کەوێ ئیماندارانی خۆشەویست خاڵێکی تر ئیماندار لەوانەی کە ئینسان بیکات تەوبەیە پەشیمان بێتەوە لە هەموو تاوان گوناحێک سەرپێچیەک بەردەوام ئێمە ئەبێ پەشیمان بینەوە چونکە دنیای ئێمە دنیای فیتنەیە گوناحێک کرد ئەمڕۆ هەڵدە ئێوارە مەگێتە ئێوارە هەردوایەوە پەشیمان بیتەوە وشەیەکت هات بەسەر زارە خراپ بوو دوای دەرکت کرد کە خراپە هەڵدە پەشیمان بەرەوە لێی ئەمانە گرنگە ئیمانداران و خەڵک شهان بدەن مسلمانانی عەزیز میوانانی ماڵی خوا خەڵکان بدەن لەم دە ڕۆژەدا هەرچی خێرەکەیە با بیکە قەت دەرگای خێر لە خەڵک دامەخەن دەرگای خێر قەت لە خەڵک دامەخەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرکێ هاتووە بۆ لای بە ئەندازەی شانی خۆی وتێتی خێر بکە چاکە بکە کابرا هاتووە ئەگە ماڵی بووە ئەویت بڕۆ سەدەقە و خێرکە بە ماڵەکەت ئەگەر نەبووایە ئەویت بڕۆ نوێشکە ئەگەر تااقەتی نەبووایە نوێژی و شتی بکردایە و سەحەتی چاک نەبووایە ئەویت بڕۆ ذکری خوا بکە ئەگەر نەیتوانایە ذکری خوای پەروەردگار زبانی پاراو نەبووایە ئەویت بڕۆ فکر کەرەوە لە عەزەمەتی خوا هەمووی پێغەمبەری خوا ئەندازەی داناوە بۆ هەموو ئەوانەی کە هاتم بۆ لای هەرێکی بە توانای خوای گەورە ڕەحمان لێ بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە یا ڕەبی خوایە کار و کردارمان لێ قبوڵ کەی